ئەو پیاوەی کە وەک خۆی دەڵێت تەنها لەبەر ئەوەی ڕاستی دەڵێت دەرگای هەموو میدیاکانی بەسەردا داخراوە. من جیاوازتر لە میدیاکانی تر میوانداریم کرد بۆ ئەوەی هەموو ئەو پرسیارانەی ئێوەی لێ بکەم کە لە ناختانایە. ئێمە سەرقاڵی سەرکردایەتی و دامەزراندنی ئاڕاستەیەکی ئۆپۆزیسیۆنی لە بەرامبەر ئەم سیستەمە سیاسی کە پارتیویەکی دیان مەزراندووە. ئەمە بزانم نەوەی نوێتان بۆ دروست کرد و دواتر چیتان دەویست لەنەوەی نوێ بیکەن کە نەکرا. ئاستی سەقافی سیاسی و هۆشاری سیاسی و برادرە ئەو نییە لە هەندێک بابەتی گرنگتێ. حەز دەکەم هەندێک گفتوگۆی شخصی وەک پێشینەیەک بۆ دروستکردنەوەی نوێ ڕوویداوە حەز دەکەم لێرە بیجەڕمەوە ڕەنگە بۆ یەکەم جار. بۆ ئۆپۆزیسیۆنی ئێستا بەم جۆرەیە. من دەمەوێت ڕایگشتی بزانە و حیزبی ئێستا و جوڵانەوەی جوڵان یەک کەسە ئەوان تر هیچ ئەگان لە هیچ. ئەمە چییە مەبەستە لە چی و یعنی ئۆپۆزیسیۆنی یەکێتی و ئۆپۆزیسیۆنی پارتی لە بەرجی ئۆپۆزیسیۆن و پۆشاکی ئۆپۆزیسیۆن بەڵام لەژێرەوە ئەمانە پارتی و یەکێتی. کاتێک کە تۆ کارکتەرێکی و ئۆپۆزیسیۆن بووی لەنەوەکانەوە تا 2009 چۆن باوەڕ بە سیاسیەکەی کە وەکو دەوترێت بەشداری شەڕی ناوخۆ بوو و ئەمان سیاسی تەقلیدی بووە کە پێشتر بووە. کاکنێشولان ڕاشکاون تەلەڤیزیۆن وتی ئەو لە خراپ و چاچە ئەو ڕابردووە بەشدار بوو ڕۆڵی سەرەکی بینیوە و داوای لە بردنیش دەکات لە بەردەمی ئەگەر ڕۆڵێکی خراپی جەڕابێ لە بەردەمی خوا و خەڵکی خۆیدا. جەلالی و مەلایی ئێستاش بەردەوامە. جەلالی و مەلایی ئێستا بە تەواتی جێی خۆیان چەقاندووە. لە هەولێر هیچ دایانگایەکت نییە، هیچ قوتابخانەیەکت نییە، هیچ ئەعدادێ و دامەزراوێکی دەوڵەتت نییە، هیچ زانکۆ و کۆلیژێکت نییە، هیچ وزارەتێکت نییە. هەموو کەسی یەکەم و بەڕێوەبەرەکانی ئەمان و تەنانەت جێگرەکانیان هەر هەمووی پارتی و باڵێکی تایبەتی پارتی دایان دەمەزرێنن. ئەم گروپە چی لێ هات بۆ دابەش بوو دان بۆ دادەنێن کە بەگشتی ئەو پەرلەمانتارانە خەڵکێکی تێکۆشەر و نیشتیمان پەروەرن. هۆکاری ئەوەی کە ڕابوون مەعروف لە حیزبەکان نامێنێتەوە بەردەوام چییە؟ هەرگیز ئیسلامی نەبوو، هەرگیز یەکێتی نەبوو، هەرگیز پارتی نەبوو، هەرگیز لەگەڵ برادرانی پەککە نەبوو، هەرگیز لەگەڵ ئەو حزب جیاجیانەی کوردستانی عێراق نەبوو. من ئۆپۆزیسیۆن دەسەڵاتی سیاسیم لە کوردستانی عێراق کە پارتی و یەکێتی دوو پای سەرەکی پێک دەهێنن دەبێت لە ڕەگ و ڕیشەوە هەڵی جێڕینەوە یەکێتی و پارتی لابەرین و سیستەمی سیاسی لە نوێوە سەر لە نوێ دابمەزرێنینەوە. پرسیاری زیاترم هەیە دەمەوێت ئێوەش لەگەڵ من گوێبیستی وەڵامەکانی ڕابوون مەعروف سەرۆکی فراکسیۆنی ئایندە لە پەرلەمانی عێراق ببن لەگەڵ ما بن.